سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش لە یەکێک لە پرۆژە خزمەتگوزاریەکانی لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بە دیاریکراوی ڕێگەی بەردەم زانکۆی سۆران تا ئەگاتە ئیدارەی سربەخۆکە ڕێگایەک بوو هەردەم خواست و داواکاری خەڵک بوو بۆ ئەوی ئەم ڕێگایە چاک بکرێت چونکە قەڕەباڵغیەکی زۆر و هاتوچۆیەکی زۆری قوتابیانی زانکۆ زیاتر بەسەر ئەم ڕێگایەوە بوو. لە ساڵی ڕابردوو دەستکرا بە جێبەجێکردنی کارەکانی ئەم پرۆژەیە. لە ئێستادا ئەم پرۆژەیە گەیشتۆتە قۆناغی قیرتاوکردن بۆ زانیاری زیاتر بۆ ئەوەی بزانین گوژمەی پرۆژە، ماوەی پرۆژە، چۆنیەتی ئەنجامدانی ئەو پرۆژەیە. ئەندازیار و سەرپەرشتیاری پرۆژەکە کاک دڵشاد بایز لەگەڵمانە بێ بۆ ئەوەی زانیاریمان پێ بدا. کاک دڵشاد ئەم کاتتان باش ئەگەر وردەکاری ئەم پرۆژەیە بۆ بیسەران و بینەرانی زاری کرمانجی باس. زۆر سپاس بەخێراتندا دەکەم. ئەم پرۆژەیە درێژیەکەی 700 مترە، دوو سایتە، کولفەی زیاتر تقریبا ملیارە 200 میلیۆنە، لە 5-6 بڕگە پێکات بوو، مەزرای تێدایە، دوو تەبەقە تێکەرێ تێدایە، مکەسەری تێدایە و قیرتاوکردنی تێدایە و الحەمدولله ئێستا لە مەرحەلەی کۆتایینە لە پێش وادەی خۆمان توانین ینی پرۆژەکە جێبەجێ بکەین و کۆتایی ببینین ئێستا لە مەرحەلەی کۆتایینەکەەوە ئێستا قیرتاویەکەین. کاک دڵشاد ئەو پرۆژەیە تا چەند ئەبێتە هۆکاری خزمەتگوزاری بە تایبەتی بۆ بەردەمی زانکۆ و کۆلێژی تەکنیکی کە زیاتر ئەوان لێرە قوتابیەکی زۆر طبیعی ینی برێمەت و استراتیجین پرۆژەیە لە سۆران لەبەر ئەوەی هەموو قوتابیان زەختی هەموو قوتابیانی زانکۆی سۆران لەسەر ئەم پرۆژەیە. تەبان ئەم پرۆژە یەک سایت بوو نەتوانرا هەتاوەکو هاتوچۆی زانکۆ بە ئاسانی بکرێت. ئێستا الحەمدولله زۆر فراوان بوو و مەرحەلەی دووەمیش ئینشاڵڵا دەست پێکە تاوەکو پێش ئیدارەی سەربەخۆ ئەویش وا لە دیزاینە ئینشاڵڵا ئەویش لەو ڕۆژانە ئەعلان ئەکرێ و پرۆژەکە پرۆژێکی زۆر ینی بەڕاستی برێمەت و استراتیجی بوو بەنسبەت قوتابیان و زانکۆ و دەستخۆشیش لە ئیدارەی سۆران و ئەندازیاران و شارەوانی سۆرانەکەین. بەڕاستی هەمویان ماندی بوون بەم پرۆژەوە و جارێک تکە سوپاسی ئەنگۆشەکەین کە ماندوونە و بەخێر بێن سەرچاو. شتێکە بوو خەڵک گلەی هەبووی گۆ پرۆژەکە دواکەوتووە کارەکان وەکو پێویست بەڕێوە ناچن. جەناب لە قسەکانە تاماشت بەوە کرد بەر لە وادەی خۆی ئەم پرۆژەیە تەواوە بێ کەوا بێ ئەو کاتەی بۆ ئێوە دیاری کراوە هێشتا ماویەتی تاوەکو پرۆژەکە تەواو. طبعاً ینی ئەمە ناتوانین نزاری خەڵک بگرین. ئەم قسانە قسەیەکی نوێ نییە، ڕۆژانە ئەم قسانە دەکرێن. ئەمە لە پێش وادەی خۆتەوە بووینە و هەر وەختی حەزش لێون بەڵگەکان لۆدینن لۆت پیشانتە دێن کەمە لە پێش وادەی خۆتەوەمان. لە دوای قیرکردن چیتر ئەمینێت تاوەکو ئەم پرۆژەیە بکرێت؟ تەنها جوانکاری ینی ئەگەر شۆلدەرەکان شتایگەر بکرێن و جەزرەکە دار و فریزی لێ بچیندرێ هەر ئەوەیە سەوزایی دەمینێ و هیچ شتێشتکە نییە. ینی ئێستا قۆناغی یەکەمیتی قۆناغی یەکەمەوە تەکمیلی شعتا مەجرای هەیە و دوو سایدە و قیرتاوکردنی هەیە و هیچ بێکەم و کوڕیا و 700 مترێکە کردمان. ئەوەندەی لە قۆناغی یەکەم ئیشتان کرد زیاتر بربەستەکان چی بوون لە بەردەمی ئێوە؟ هیچ بربەستەکمان نەبووە. ینی بەڕاستی سوپاسی خەلکی دێرزیاشەکەینکەوە هاوکار بوون هەتاوەکو حەدێک ئەوەی کەتینە سە ئەو 700 مترە زۆر هاوکار بوون و دەستخۆشیان لێکەن. سوپاسی هەمووانەکەن. زۆر سپاس بەوە کاک دڵشاد بایز وەکو سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە وەکو ئێستا ئەیبینن بینەرانی زاری کرمانجی ئەم پرۆژەی گەیشتە قۆناغی قیرتاوکردن، یەکێکە لە پرۆژە گرنگەکان لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بە دیاریکراوی لە بەردەمی کۆلێژی تەکنیکی سۆران و زانکۆی سۆران لەبەر ئەوەی کۆمەڵێک دام و دەستگا هەروەها ئیدارەی سربەخۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ دەکەونە سەر ئەم دوو سایدە بە تەواوبوونی ئەبێتە پرۆژەیەکی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان. وەکو کاک دڵشاد ئاماژەی پێکرد ئەمە قۆناغی یەکەمە، دواتر لە قۆناغی دووەم کە دیزاینشی بۆ کراوە و دەرخستەی بۆ ئامادە بکرێتن تاوەکو دەگاتەوە بەردەم ئیدارەی سربەخۆی سۆران. ئەوەی بینیتان بەسەرکردنەوەی پرۆژەی دووسایدی دێڵزیانە کە زیاتر بەوە ناسراوە لە بەردەم زانکۆی سۆران. بژمەی پرۆژەکە زیاتر لە ملیارێک دینارە وەکو سەرپەرشتیاری پرۆژەکە ئاماژەی بۆ کرد و ئەو بودجەی کە بۆی دابین کراوە لەلایەن ئیدارەی سربەخۆی سۆرانە کۆمپانیای کاکە جێبەجێ ئەکاتن کە ئەمڕۆژ قۆناغی قیرتاوکردنی دەست پێ کردەوە وەکو ئێستا لە دیمەنەکان دەبینن.